بەڵام کاک دکتۆرە ئیمکانێتی خراپ نییە منەڵام ئیشکارێکم بۆ بدۆزەرەوە با بێتە ماڵەکە خزمەتمان بکە و نان شێشمان بکات چاو لە مناڵەکانی بێ ئەم هەر لاریەکە و واز ئەڵێن نایکەم و ئیش ناکەم من ماڵ باوکم دایکم لە باتی ئیشکەرە دوو ئیشکەری هەیە لە ماڵەکە من لە ماڵی باوکمان دەستم نەکرۆ بە ئاوە هەر ئیشم نەکرۆ وەڵام من خۆ بۆ شم نەکرۆ بە کارەکەری ئەمان و ئیشکەم و ئەمان بەخێوکەم یعنی ئەگەریەکی ژنێ ئیشکە کارەکەدا خزمەتی ماڵ و مناڵی خۆی بکە ئەتم لە ماڵ باوکمان نەم کردووە ئێوە غەڵەتیە ئەوەیشە لە غەڵەتەکان کچی من ئەوەیشە لە غەڵەتەکانی دایکێ بۆ کە فێری ئیشکردنی نەکردووی ئەبێ هەموو کچێ هەر چوە فترەی مڕاهقەوە لە مناڵی شەوە بێت 4 ساڵی 5 ساڵی و جار هێندی ئیشی پێ بکەی بۆی پشت بەخۆی بەسێ ئێ باشەوە ئیمکانێتی خوانەی بڕی خوا ڕزقی بە بەڵام ئەی هیوا ئیمکانێتی نییە شێ ئیشکەر ئەو کەسەیە کە ئیشە بۆکە خۆ عەبدی تۆ نە ئینسانە ڕاستە ئەمە هەندێک نەخۆشیان هەیە کەسانیان لەسەر جێکەوتووە نازان بەتەمەنە نەخۆشی نازان چی بەس ماشەڵڵا تۆ لە هەڕەتی لاوێتی تا کچی من جار لێ ساو ئیشکەرە بێ ئەی چەند ساڵێکی تر چیەکەی کاگازاجیان ئەڵێ ئیشکەرێکم بۆ بگرە دوکتۆر گیان ژن بەرپرسیاری ماڵە ئەی ئەگەر مناڵ بە خێو نەکات و چێژ لێ نەنێت ئەی بۆ شووەکات هەست دەکەم خەسووم هۆکاری سەرەکی زۆربەی کێشەکانمانە و ئەو فێری ئەم شتانەی ئەکات کاتێک ئەم ژنم ئەچێ بۆ ماڵی دایکی دوای ئەوەی ئەگەڕێتەوە خۆی مون ئەکات و دەست ئەکات بە بۆڵە بۆڵ هەر جارێ فێری شتێکی ئەکات جارێک ئەڵێت ئاڵتونم بۆ بکڕم بۆ فڵان کەس ئاڵتونی کڕیوە دایکم ئەڵێ تۆ چی لە خزم و هاوڕێکانت کەمترە ئەگەر ئاڵتونی بۆ نەکڕیت وەرەوە بۆ ماڵی باوکی خۆت لای دامەنیشە جارێک ئەڵێ سیارەم بۆ بکڕە منیش حەزەکەم سیارەی خۆم هەبێت توخوا ئەمە ڕاستە دایک هانی کچەکەی بدات بۆ ئەوەی ماڵ بەجێ بێ هەڵێ لە جیاتی دوو قسەی خێری بۆ بکات پێ ئەڵێ لای دامەنیشە هەستەکەم ئەم خەسوومە منی خۆش ناوێت وەڵڵی دکتۆر گیان لە کاتی گواستنەوەی هاوسەرەکەمە خۆی باشە زانێ پارێکی زۆری پێ خەرج کردم پێداگرت ئەبێ حەفلەیەکی لە هۆتێلێکی 5 ئەستێرە بێت ئەبێت خواردنەکەی بۆ فێی مەفتوح بێت ئەبێت ئەوەندە خزم و کەسی من داوت بکەی ئەبێت لە پێشی پێشەوە دابنیشین ئەبێت فلان گۆرانی بێژ و فلان گۆرانی بێژ بێنیت ئەمانە چەندها داواکاری تر کەس و کاری من ڕازی نەبووم بەڵام من بە ناچاری زۆربەی دکتۆر گیان زۆربەی داواکاریەکانیم جێبەجێ کرد هەرچەندە ناڕەوایش بوو وەڵڵاهی دکتۆر گیان تەنها حەفلەکەی هین گواستنەوەکەی بە خواردن و هوتێل وشتەکەی 30 ملیۆن دیناری تێچوو تا ماوەیەکی زۆر من هەر قەرزم داوەتەوە بە خێزانەکەم وت باشە بۆ تۆ قسەیەک ناکەیت بۆ ڕازیە بیت ئەیوە دایکمە ناتوانم لە قسەی دایکیشم دەربچم ئێستاش قسە هەر قسەی خەسووە بەس کچی من ینی ئەمە ڕاست بۆ سنەخان تۆ ئەم هەموو پارێ 30 ملیۆن هەین تقریبا 2 دەفتەر زیاترەکە بە سعاتێ 2 ساعت 6 ساعت بە 7 ساعتی بە حەفلەکە یعنی ئەو پارەیە ئەگەر بتان نا بە شتێکی تر باشتر نەبوو لەوەی کە تۆ ئاوا با 5 ئەستێرە نەبێ کە 2 ئەستێرە بێ خەڵک لەو دەشتا چێ بیکە لەوانێن دێ کەس ئێستا لەو دایک و باوکانە ئەڵێ بۆ کچەکەی من چی کەمترە لەوانەی زەم شتانە هەیە بەڵام بەسمەوەیە خۆ ئەتوانرە لە ئوتێلێکە لە هۆڵێکی کە خەڵکی تر زۆرینەی خەڵکتیایەکە بۆ ئەبێ ئەو گۆرانی بێژە مەشهورانە بێن بۆ ئەبێ نازامە و کەسە ینی ئەم هەموو مەسەفە تۆ بەڕاستە زانی بۆ قسەیەکەتیان نەکردو کاڵە ویستمە ینی بەدایکە بتا دایکە خۆمە هەر لە ماڵەکەی ئەماچێتە دەرەوە سبێنێ من ئەبێ قەرزەکان بینەوە هەر ئەمە یاتەوانێ هەدە بێ من قوربەسەریەکە بین نەتەتوانی قسەیە بکەی کاک دکتۆریان ئەو دایکمە ناتوانم قسەی لە قسە بکەم لە بەرژەوەندی منیشا قسەی کردووە لەبەرەوە ئێمە هیچمان لەو کەسانی تر کەمتر نییە بۆ کەسانی تر هەیە خەڵکی لەم شوێنانە حەفلەکەن ناڵین لە کەسی تر کەمترە بەس تۆ بێ بۆ خۆ مقارنەکەی لەوانەیە لە 100 خەڵکەوە بکە باڵین لە 100 بەس لە 190 ئەوە ناکە ئەی تۆ بۆ خۆت مقارنە ناکەی بە لە 190ەکە کە جاری وایە لە شوێنێکی ئاسایی یانی ئەڵێ بەپی بەڕێگە خۆ پێڕاکێشە ناچێ هەموو مەسڵفە بکات لە شەوێک ئەموو پارەی بکاتە گیرفانی ئەموو ئەوانێ لە کاتێکا ماڵ پێویستی پێێتی کچی من خۆ دەزانی ژیان زەحمەت بووە ئەم مەسڵفە زیایە پێویستی ناکرد کاک دکتۆریان ئینسان یەک جار شووەکە و ژنێ هێنێ وەڵی واسێ چوار جار شووەکە و تەڵاقی و جابێتەوە پێی ڕاستە ئەیتر منیش حەزم لێ بوو حەزمە کرد بە قسەی دایکمم کرد بەڕاستی ئەی خۆت کەسێتی نییە کچی من ینی تۆ شوو کە تۆ بێ کەسێتی خۆتە بێ تۆ زانی حتا خی گەورەش قوبڵ ناکە گەر شتێ لەسەر ناحەق بوو دایک و باوکۆ دایک و باوک پیرۆزن گەورن خۆمان باپیرین و باوکین و دایکین و هەموو شتێکین کێشەمان نییە بەڵام کاتێ باوک و دایک لەسەر حەق نەبێ
تۆ مەجبور نی نە شەرعەن نە قانونیە نە ئینسانیەن بە قسەی بکەی کچی من یعنی تۆ بیری لێ نەکردەوە کە ئەمە ڕاز نییە هەموو پارەی خەرج کرێ ئەم هەموو بیانەوە بگیرێ با چیە بە خزم و کەسێویش لە پێشەوە دانیشە خزم و کەسی تۆ یعنی ئەمە بێ یعنی ئەمە لەوانەیە دایکە بە نوعی تر بێ بەس ئەمە لە دڵی گرۆ تا ئێستا لە دڵیایەتی و دوای چەند ئەوە مناڵتان هەبوو کەس و کاری ڕازی نەبوون یخۆی کێشەکان لەوە سەری هەڵاوە کاگە جان فەرمەڵێ منیش هیچم لە کەسانی تر کەمتر نییە و خەڵکی تر واکەن و دوکتۆرگیان وڵا ئەڵێت جارجارش بەم ناڵێ ئەڵێ بۆچی باسی ئەم شتاناکە ئێ باسی چی بکەم کێشەکانی ئێمە هەر لەسەر ئەوانەیە یعنی هەموو جارێک پێم ئەڵێ قسەی ماڵەوە پێم وتووە یانش وتومە شنەگیان قسەی ماڵەوە مەبە دەرەوە بۆ دایک دەبێ هەموو شتەکانی ئێمە بزانێت تۆ خۆت باشە زانی دایکت لای هەموو کەس باسیەکات ئەی من بۆ کێشەکانی ماڵەوە بۆ کەس و کارم نابم وڵا دکتۆر گیان ئەم هەموو کێشەمان هەبووە ڕۆژێک لە ڕۆژان بۆ کەس و کارم باسم نەکردووە بەخوا ئەگەر بە کێشەیەکیشیان زانی بێت ئەوە خەسوم لەم لەولەولا باسی کردووە بەڵام ئەم هیچ لەم شتانە تێ ناگات یانە دەمی ناوێسێت بە تەلەفۆن و ڤایبەر و فەیسبوک و هەر شتێ لە بەردەستیا بێت 2 ساعت 3 ساعت لەگەڵ دایکیا قساکات بۆ ماڵ و منداڵەکەیشی بەرەڵا کردووە یان ماڵ و مناڵەکەشی هەر بەرەڵا کردووە کاتێکیش قسە لەگەڵ یاکەیتە هەر ناڵی کشە و کشمیش هەڵەسێ ئەتۆرێ ئەچێ بۆ ماڵ باوکی باوەڕت بێت لە هەفتەیەکە 2 جار ئەچێ بۆ ماڵ باوکی ئەوەندە لە ماڵ دایک و باوکی ئەیە لە ماڵ خۆمانە نییە خاتوش نازانی ئەگەر خێزان نهێنیەکانی بردە دەرەوە کێشەکان ئاڵۆسترە بێ حەل ناوێ تۆ کێشەکان نەتوانی ئێسا لای کەسانی وەکو ئێمە خزم و کەسێک کە بێلایەن بێت بەڵام تۆ دایکتە ئەوەتانێ بەردەوام هەندێک شتێ پێڵێ کە خۆی حەز و ئارەزووی وایترەوە شخصیت و کەسێتی وایە تۆ زانی کێشەکانی ئاڵۆز کردووەوە ئەبێ ژنومێت خۆیان کێشەکانیان هەلکەن کچی من دەکرێ کەسانێکی تر بێ مەسانی سامە و کەسێکی بێلایەن والله من ئەوەی تۆ حەق بێ لە بیداتی شەوتم ئەڵەم حەقا ئەویش حەق بێ من ناچم پشگیری تۆ بکەم من نە پشگیری ئەو بکەم بەڵام دایک بێوێ و نێوێ هەر پشگیری کچەکەی خۆیەکە ینی کەس بە کوداواری خۆمان بە دۆی خۆی ناڵێتە چا ئەویش بۆ بەدایکی بڵێ بەخوا دایکی هەر لایەنگیری ئەوە بێ ینی زۆر جار لا شعوریەن بەبێوی خۆ بزانی ئەمە بەڕاستی زانیم کێشانە هەرچیە بێ ڕاکەی بۆ دایکتی باسەکەی ئەی تۆ خۆت ناتوانانی دانیشی لەگەڵ یا قسە بکەی ئەی خۆشنومێت ئەبێ کات بۆ یەکتی تەرخان بکەن کچی من ئەبێ حیوار هەبێ ئەبێ دیالۆکە بێ قسەکردن لەگەڵ یەکە هەبێ ئەگەر کێشەکان زۆر ئاڵۆز بوو بە تۆ چارەسەر نەکرا ئەو چارەسەر نەکرا دەکرێت خەڵکی تر هاوکاری تامکە بەڵام وکو باسێک کاگازات تۆ هەر بچووکترین شت ڕاکەی بۆ لای دایکێ قسەی لەگەڵاکەی تەلەفۆن و مۆبایلە ینی ئەهەمە قسەکردنە زەڕورە کاک دکتۆریان هەموو کەس قسە لەگەڵ دایک و برا خوشکی خۆیەکات لەگەڵ ئەکات گەر من بە قسەی دایکم نەکەم ئەی بە قسەی کێ بکەم خوا پێی ناخۆشە پێم ناک ئیتر من نازانم چی بکەم ناتوانم قسە دایکشم بشکێنم هەست دەکەم بۆ مەسلحەتی من ئەو قسانە ئەکات ینی تۆ گەر قسە لەگەڵ دایکی بە قسەی نەکەی دنیا ئاخرەکە مشکلە دروستەکان جا بۆ تۆ مەجبوری لە مشتێکاوە قسەی بکەی لەو کاتەیە کە تۆ بێتە هۆی مای کێشە وەڵڵاهی حەق نییە وەڵڵاهی هەر کەسێک باوکو دایکی بەرەو ینی ناڵم بەرەو خراپەیە بەس بە عەقڵێتی خۆی وازانێ کە تۆرایت و ئەوە و کرد و ئەم داواکاری و ئەڵتونی لێ داوا بکە و سیاری لێ داوا بکە و داوای سەفەر کە و داوا ئێوە بکە ڕایەوە کێشە بۆ خێزان دروستەکە لەو کاتەیە تۆ بە هیچ شتێک بە هیچ پێوەرێک مەجبور نی بە قسەی بکەیت لەگەڵ بڵێ دایجان بەسەر چاو هەوڵێم لەگەڵ ئاڵتونم هەیە هی و کاتێک کە شوم کردوڵم دەکەمە ئاڵتونی ترم بۆ چییە ئێمەشتی زەڕوری تر هەیە نەم ڕۆژە مناڵەکان خوێندنیانە تەندروستیانە چیانە ئەخۆ کە تۆ ئەماڵەی ئیتر بۆ خۆ تۆ دژی دایکی ناوەسیتەوە شتەکانی بەڕوونەکەیتەوە بەڵام لاوە چ کچی من کەسێتی تۆ وابێ ئەو هەرچیشی وە تۆ ملکەچی ئەمانە زۆر خراپ ئەمان کێشەکان دروستەکەن